سلااوڕێز تەماشەوان و بینەرێن هێژە ئیرۆکە ئەم لەسەر مژارێکی جوداتر داخن بێگومان ئەو مژار ژعالیەکیوە تێکلیاوی بە ڕەخنە هەیە تێکلیاوی بە معریفە هەیە و دە هەمان دەمێدا تێکلیاوی بە دوو تشتان هەیە یعنی سیاسەتا ڕۆژ سیاسەتا عسکەری و خیتابە مەزلومیەت و مەغدوریەت ئانژی خیتابە خوین و بە عقڕە يعني دنافبرة خطابتا عسكري خطابتا مظلوميت ومغدوريت انجي خطابيت خوين تيكلياوي بمعرفة راتشيا ام ايرو لسر فيكي دعافر بيقو من ام ناكا ونسر حمو مجاريش بيقول برنامجي فيديو يدا ام نكار لسر فانا حميان بعفن ليه ام دخوازن بكورتاسي فيك شروفا بكن كو او خطابتا لجوري كوما بحث كرن خطابتا عسكري خطابتا مظلوميت مخدويت انجي خطابتا خوينه باندور اوي لسر كسايتيا كورد لسر جواكا كردي تشيا او باندور تشوا بيكتي يعني ام لێ دنەڕێن بەڕاستیژی بزاف سیاسیە کوردی بەگشتی دوو خیتابەتەوی هەنا یەکژی خیتابەتە عسکەریە خیتابەتە عسکەری بە تایبەتیژی ji bo îvan aliyana ku çek bekar adîne an jî çek bekartînin û xîtabeta mezlûmiyet jî xîtabeta mezlûmiyet an jî mexdûriyet xwe mexdûr dîtin an jî xîtabeta xwînê denav de cê digre yanî genocide komkujî wêrankirina Kurdistanê vana jî denava vê xîtabetê de cê digirin û herdû jî mirov lê dinêrê di demekî de bekartên wek behaneyekî ji ku têkiliyawî be nasyonalîzma Kurdî raheye yani ji bo ku milletek heye ji bo mafên xwe yên xwezayî ya netewî kar dike têkoşînê dike û gelek carna ew xîtabet meşruiyeta xwe dibîne û ew xîtabet dibe xîtabeta herî hakim لەسەر civakê çima dibe xîtabeta herî hakim ji bo ku herî zêde dikare bala hestê mirovan bikişîne ser xwe tenê mirovên ku hinekî bi cesaret bin û hêza wanî macrifî gelekî zêde be dikarin لەسەر vê mijarê rexneyan pêşkeş bikin û bibêjin keko tamam têkoşîna netewiyekî heye şer heye gelek carna ew şer hatiye ferezkirin û gelek carna ew netewa bixwe jî wek em bêjin حماس بەخۆشی بوویە سەدەما و سیاسەتێکی عسکەری ji alî herdû aliyan ve pêk bê û di deriyê de komkujî mezlûmiyet xwîn birjê û mexdûriyet pêk werê lê piranî mirov lê dinêre li mêdiyayê de di nava civakê de siyaseta an jî xîtabeta عسكري و خطابتا مظلوميت حاكمة و حكمي خو بسر جواكي ديكا حكمي خو بسر تاكا تاكين ناوا جواكي دا ديكا كسايتين ناوا جواكي ديكا و هر تاكك دا ناوا جواكي دا ورنا مجلسكي باخفه بيسر تلفزيونكي بيسر كنالكي سوسيال ميدياي باخفه قالك جارنا خو مجبور دبينه في خطابتي دوباره بكا انجي كسنكو وێ خیتابەتێ دپەرستن وانە تێر بکە و دلێوان نشکینێ دە هەمان دەمێدا مرۆڤ دەبینێ ئەو یەک تێکیلیاوی ji دوور و نزیکڤە بە پۆپولیزمê ڕاژی هەیە لێ پرسیارە هەرە سەرەکی دەوردا ئەوە مەزلومیەت و یعنی خیتابە مەزلومیەت و خیتابەتە عەسکەری سەربازی لەشکری بەسە ji bo ku millet bigêje armancên xwe netewî an ne پرسیارە هەری سەرەکیە ئەوە یعنی خیتابەتە عەسکەری و مەزلومیەت گەلۆ مەترسیەکی وینینە لەسەر عەقلێ مرۆڤان لەسەر هۆشێ مرۆڤان گەلۆ پرسیارێکی وساک و ئەم بکەن ئەو پرسیارە ڕەوایە ئانژی نەڕەوایە یعنی بێگومان وەک من گوت نەها میناک ببێژم برایە من ژی شەهید بوو بێ ئەس ژی دەخوازم هەر ڕۆژ لەسەر برایە من بێ ئاخەفت لەسەر تشتێکی دنێ نێ ئاخەفت هەمی تەلەڤیزیۆن پۆرتەر و فۆتۆڕافێ برایە من نیشان بدن چەوە ئەو قەهرەمانتی کردیا چەوە ئەو ژیایە چەوە ئەو شەڕ کردیا و چەوە ئەو شەهید کردیا ژغەی نیوێ ناخوازم لەسەر تشتێکی دنێ باخم ئەو تشتەکە دە هەستێ مرۆڤاندایە دە هەمان دەمێدا مەزلومیەت بەعینی ڕەنگی ینی میلەتێن کو هاتنە چەوساندن هاتنە مافێوان هاتی بن پێکردن بەردەوام دەخوازن لە سەرڤا بن پێکردانە بەردەوام باخن لێ ئەو وەک من گوت دوو زەرەرێوی هەنە یەک زەرەر لە عەقل و هۆشێن مرۆڤ دەدا مرۆڤێن مەزلوم
و ئەو مرۆڤێن مەزلوم گەلک جارنا لەسەر بنگەها vê مەزلومیەتێ دەخوازن سیاسەتێ پێش بخەن و چاوێوان لێ لەسەر vê بنگەهێ بگێژن مافێ خۆ گاواک و ناگێژن مافێ خۆ دکەون ناوا تراومەیان ئیتی دژونان و سخێفان ji dar و بەر و ji hemî dunyayê ra didin. یعنی ئەم ڕۆژانە لە سوسیال میدیایدا لە تەلەڤیزیۆنێدا دەبینن ماکی ئالیگرێ مافێ مرۆڤانە ژغینی چیایان کەسێک دۆستێ کوردانە نزانم تشتێن بەوی ڕەنگی ئەوژی کارە ساتێکی چ دیکە کارە ساتە دووەمینژی ئەوە گاواک و ئالیەک هات سەردەسەڵاتداریە بە بەردەوامکردنا vê خیتابەتێ vêژارێ سەر و ملێ civakê dişkîne niha لە کوردستانە عێراقê niha jî لە حملەیە هەڵبژارتناندا ئانجی گاواک و تو سەرۆکەکی پارتیکی ڕەخنە دەکەی چ شترا دەبێژن مەخوین ڕژاندیە مەخ شەهید دانا مەوە قاسی شەهید دانا وەچ قاسی شەهید دانا بەوێ ڕەنگی حەلبکی کارێک و ئەو دیکەن نەتەکی لێوان بە شەهید ڕاهەیە نەتەکی لێوان بە قوربانی ڕاهەیە ینی سانکی ئەو پێشمەرگە ئەو گەریلا ئەو لەشکر حتا ئەو عسکر گاواک و شەهید بووە ji بۆ وێ شەهید ویە و پارتیاوی بەرپرسێن vê partiye ئەلیتن vê partiye دزیە بکەن سەرسەریتیە بکەن ئانجی بچن مافێ ڕۆژنامەنویسان بن پێ بکەن ئانجی بچن مافێ ژنان بن پێ بکەن ئانجی ببن دیکتاتۆر لەسەر جڤاکێ سانکی ji بۆ وێ شەهید کردیان یعنی مرۆڤ بەرهەمێکی وسە تێدا دەبینێ یا دەنێژی ئەو خیتابەتە مەزلومیەت لە ناوە ئالیەنک و پارتیەنک و ئالیەنک و بەشداری لە ئەم بێژن تێکۆشینە چەکداریدا نەکردنا ئەوژی تشتێکی دنێ پێش بەدەخا جڤاکێکی پتپتۆک جڤاکەکە تەنێ داخفێ تەنێ گازنجان دکە تەنێ حکایەتان دەبێژە و جار ناجارە ئەو حکایەت دەناوە شەعر و چیرۆک و سترانانداژی جێخۆ دەبینێ دەورداژی مرۆڤ لێ دنەرێ پێشکەتنێک چێ نابە یعنی مرۆڤ بەردەوام ببێژە ئەم مەزلومن ئەم بێمافن کوردستان خەریتیاوی نزانم لەسەر کەنداوە فارز بوو خەریتیاوی نەها ئانینە کرماشان و مەهاباد و سنەیە نزانم کوردستان سنوورێوی لەسەر گورجستانێ بوو لە قەفقاسیا بوو نەها ئانینە دێرسمێ یعنی بەوی ڕەنگی خیتابەتێکی خەیالی خیتابەتێکی بێمەعنا و ڕەوشەنبیرێک و ڕۆژنامەنویسێکی پتپتۆک پێش دەخات تەنێ پتپتێ دکە تشتێکی دنێ ناکە دە هەمان دەمێدا خیتابەتە هەردوو خیتابەت ji بووی و بەردەوامی بەخۆ بدەن مەشروعیەتێ بەخۆ بدەن و بەردەوامیە بکەن و بازرگانیە لە سوسیال میدیای و لە تەلەڤیزیۆنان و لە میدیای لە سەرڤەیەکێ بکەن بەردەوام مرۆڤ لێ دنەڕێ یعنی ئەو دبینن و دەناوە کریزێکی دانا ئەو خیتابەتێوان جڤاکێ پێش ناخا ئەو خیتابەتێوان پرسیەکان چارەسەر ناکە ئەو خیتابەتێوان نایلی جڤاک و فەرد و تاکێن دەناوە vê civakêda هەنێکی بەخۆدا چوونێ بکەن و ژنوڤە دیرۆکا خۆ هەر سەنگین ڕەخنە بکەن و داک و پێشە ڕۆژا خۆ ببینن لۆماژی تشتێندنێ پێش دەخەن مەسەلەن ئەم بێژن ئالین خیتابەتە عسکەری دەبێژن ما درۆن نینە کە ئەمژی درۆنان بکرن ما S400 نینە کە ئەمژی S400 بکرن یا تو نەتەوەیەکی تو نان نینە بخۆی ئاو نینە بخۆی خانیەتە نینە جێومارێتە نینە هەر ڕۆژ تەرەجەیەکی دەردخەن تو دشی جەیەکی دنێ یعنی تو چۆ دکارێ مینە دەوڵەتێکی مەزن هەر ڕۆژ درۆنان بکری و S400 بکری و باڵەفڕێ F35 بکری بەوی ڕەنگی حتا کودش یا دنێژی ئێدی مرۆڤ هەر کەس دەزانە یعنی نەتەو لەسەر بنگەها ڤانتشتانە پێک نایە حتا نەتەو نەکارێ لەسەر بنگەها مافێ مرۆڤانژی یعنی سەدی سەد لەسەر بنگەها مافێ مرۆڤانژی خیتابەتە مافێ مرۆڤان بکە بڕۆ هەرە بەردەریە پەرلەمانە ئەوروپایە لۆبی بکە لە ڕۆژنامەیاندا بەحسا مافی کوردان بکە و مافی کوردان تێ بن پێکردن دزی لەوان تێکردن تاڵانی لەوان تێکردن ئەوژی سەدی سەد پەرە ناکە تشتێک و پەرە دکە مەسەلە ئەوە کو جیهان دنیا چ قاسی پێویستیاوی بەتەیە ئەنجی تە چ قاسی کاریە جیهان و ئەم بێژن ئەلیتێن دنیایە کو ئەلیتێن دنیایەکینە کۆمپانیانە فیرمانە و ئەو کۆمپانیایە فیرمانە تو چ قاسی کاریە دیقەتاوانش خۆرا بکشینی و بەوی ڕەنگی بکارێبێ تشتێکی پێش بخەی کو ئەو مەجبوری تە ببن ئانجی ئەو ببێژن کو کاکۆ بێی vê میلەتی ئەم نەکارن بژین ئەم نەکارن قازانج بکەن ئەم نەکارن بەردەوام بکەن بەوی ڕەنگی دەبە نەها
ئەم هەرێک مینا کان ببێژن مەسەرەن جوولەکە ئەدەبیاتێوانی مەغدوریەت بەرێدا هەبوو بە تایبەتیژی پشتی جەنگی جیهانی دووەمین ئاv ئەدەبیات پڕپڕزێ دەبوو لەسەر بێ پڕپڕکارکردن و ئەدەبیاتێوانی لەشکریژی حتا ئیرۆ بەردەوامە لێ مرۆڤ نەکارێ ببێژە جوولەکە ئالێن دنێ ژیانێ ئێمالکردە مینە کوردان تشتێک وسان نەکردە مەسەرەن لێ بنەرە کوردێک لە ماهێکیدا چەند پەرتوکان دەخوێنێ جوولەکەیەک لە ماهێکیدا چەند پەرتوکان دەخوێنی عەرەبێک لە ماهێکیدا چەند پەرتوکان دەخوێنی تورکێک لە ماهێکیدا چەند پەرتوکان دەخوێنی هۆن تەنێ ویبین بەرچاوێ یادنێ شیاریا تەکنۆلۆژی پێشکەتنا تەکنۆلۆژی ئاستێن کەسایەتیەکی جوو چ قاسی بلندە کو خۆخستنە ناوە هەمی کۆمپانیا و ئیحالە و فیرمایەن جیهانێ دەناوە هەر فیرمایەکیدا مرۆڤ لێت نەرێ چەند جوولەکە هەنا و ئەو مانتۆڕا vê فیرمایە پێکتینە تو لێت نەری سینەما یاوانە ئەدەب یاوانە فیلم یاوانە تەکنۆلۆژیا یاوانە زانست یاوانە پیشەسازی بەگشتی یاوانە پیشەسازیە دەرمان یاوانە یعنی مرۆڤ لێت نەرێ ئەو ڕاستە لە بەرچاوێ مەدا خیتابەتێوانی مەغدوریەت هەیە خیتابەتێوانی لەشکریژی هەیە ببورین لێ دەبنگەهێ خۆدا جوواکە جوولەکە لە هەر دەرێ یعنی هەم لە ناوە ئیسرائیلێ هەم لە ناوە ئالێن زایۆنیست هەم لە ئالێن و نەزایۆنیستنژی مرۆڤ لێ نەرێ ئەو تشتێک و من بەحسکردن گرنگی بەوا تشتانە دەدەن دەسەری هەمیاندا زانست معریفە و تەکنۆلۆژیا لە تایوان بنەرە لە وڵاتی تایوان بنەرە یعنی ئەس هەواڵێکی من هەیە لە تایوان کار دەکە مهندسێکی تەکنۆلۆژیا و ڕووناکبیرەژی ڕاستی ئەو بە ئەسڵی خۆ عەرەبە بەریا چەند ساڵان ئیدی من ئەو ناس کرد جار ناجار هاتن و چوونە مەژی هەیە من لێ پرسیار کرد هەگەر و ئەدەبیاتە تایوان مرۆڤ بخێ سەر مێزەکی لێ بنەڕێ گەرۆ ئەدەبیاتە تایوان چییە وەک ئەدەبیاتە میلەتێن دنێ نەتەوەپەرستێن دنێ ناسیۆنالیستێن دنێ ئەدەبیاتێکی مەغدوریەت و مەزلومیەت و ئەدەبیاتێکی خوێن ئاژی ئەدەبیاتێکی عەسکەری تێدا هەیە گۆن ئەدەبیاتێکی وسا دەناوە تایوانیاندا نینە لێ لە پێشکەتنە تەکنۆلۆژیا تایوانی بنەرە لە جیهانێدا مەسەلەن ئەزنەها ڕۆژنامەیەک لەبەر دەستێ منە ئەزێ لێ بنەرم مەسەلەن چ دەبێژە ئەو ڕۆژنامە دەبێژە The Taiwan Semiconductor Manufacturing Company TSMC products at least 19% of the world's most advanced computer chips یعنی لە سەدی نۆتی چیپێن کو ji بۆی کۆمپیوتەرێ بەکارتێن لە تایوان تێن بەرامعانی هەروەها ئەو ڕۆژنامە بەردەوام دکا دەبێژێ لە هەموو دنیایەدا یعنی لە ئاستێ دنیایەدا لە سەدی 68 چیپێن دنێ ji بۆی بەرهەمئانینێ لە سەدی 68 چیپێن هەموو دنیای دیسە لە تایوانێدا تێن بەرهەمئانی یعنی ئەس دیسە دووبارە دکەم کۆمپانیایە تەنێ کۆمپانیایەکی تایوانی بە ناوێ TSMC لە سەدی 90 چیپێن کو ji بۆی کۆمپیوتەرێن هەری پێشکەتی تێن بەکارئانین ئامادە دکا لە سەدی 90 چیپێن هەموو کۆمپیوتەرین دنیای ئەو ئامادە دکە تایوانەکی وەقاس بچوو و دە هەمان دەمێدا لە سەدی 68 چیپێن ji بۆی هەموو بەرهەمێندنێ هەموو بەرهەمێن پیشەسازیان دنێ ژغینی کۆمپیوتەرێن و کۆمپیوتەرژی دەنافدا کو لە دنیایدا بەکارتێن لە سەدی 68وان لە تایوانێ تێن بەرەمانی ئیرۆکە هەموو بدرێف و کۆمپانیا و ئیحالەیەن دنیایە دەبێژن هەگەر و تایوان نەبە جەیەکی وەکو تایوان نەبێ ئانجی هەرێمێکی وەک تایوان سیاسەتێکی خوا ئابووری یان نیف سەر بەخۆ نەبە ئەم نەکارن بێگومان ئەم نەکارن بژین ئەم نەکارن قازانج بکەن ئەم دێزرار بکەن ئەم نەکارن ئۆتۆمبیلان چێ بکەن ئەم نەکارن کۆمپیوتەران چێ بکەن ئەم نەکارن کەلوپەلێ پیشەسازی و تەکنۆلۆژیە قەت پێشوە بکەن ji بۆی و هەموو تەکنۆلۆژی لەسەر بنگەها چیپس
تێبەکاران ئەو چی پڕپڕ گرنگە ji بۆی تەکنۆلۆژیە یعنی تایوان بێیک و گرنگی بە خیتابەتە مەخدوریەت و مەزلومیەت بدە تەنێ دەواری تەکنۆلۆژی و دەواری معریفی وساکریەک و جیهان ببێژە هەگەر و کاک و تایوان نەبە ئەم دێ چاوا بکارە بن قازانج بکە یعنی ئەف گرێداییە vەیەکەیە ئەو هەموو کۆمپانیەن جیهانێ تایوان دەپارێزن لە هەمبەری ئێرشێن چینێ حتا چینجی ئیرۆ نابێژە ئەزێ تایوان بگرم و سیاسەتاوی ئابووری سیاسەتاوی ئیداری هەمی بکەم بنلینگێ خۆ و هەمی وەک چین لێ بکەم چینجی وسە نابێژە ژەبێک و دەزانێت تشتێکی وسە نابە دنیا ڕێکێ نادا بزانە تایوان گەشتێک و دە هەمان دەمێدا ئەو تایوان ڕۆژانە ئینسانên خۆ زارۆکێن خۆ لە سرڤێ بنگەهێ پەروەردە دکە و دشینی مەکتەبێن هەری بلند ji بۆی ku yek معریفە دوو تەکنۆلۆژی فێر بن لێ بنەڕە کوردێمە خوێن نێوان چییە یعنی لە کوردستانە عراقی بنەڕە ku زەیدەتری 30 ساڵە هەرێمەکی سەربەخۆیە دە هەر وارێکیدا سەربەخۆیە تو لێ بنەرە ئینسانێوی خوێندنێوان لە چ ئاستیدایە بەریا هەر تشتی مامۆستایەک و دەرس دەدەن برچینە موچە نادەنوان مامۆستایەک و یعنی بەیعەنە دێ پارتی لە مەکتەبێ نەکارێ وانە و دەرسان ببێژە مەسەڵەن بەهارا چووی من سەردانی شەقڵاوە کرد لە هەرێمە شەقڵاوە گەلێک هەواڵێ منی کوبەرێ یەکێتی بوون ئانجی ئەم بێژن شوعی کۆمونیست بوون زەحمەت کێش بوو سۆسیالیست بوو گۆڕان بوو نزانم چه من ناستکران ئی ساڵ من خواستوانە ببینم ژمن ڕاگۆتن کەکەوانە حمینەها بوونە پەدەکەیی ڕاستە بەڕسمی لە ناوە پارتیە کۆمونیستدانە دەبکو بە ڕسمی لە ناوە کۆمیتیای یەکێتیەژی دابێ لێ ئەو دەداویەدا بووە پەدەکە بەیعەتە پەدەکێدایە و پەدەکەژی لە فلان مەکتەبێ لە فلان دائیرێت ئەو تەعین کردە لۆماژی ئەو کەس زەحمەتە بخوازە تە ببینی دەترسێ و بەڕاستیژی منژی نەخواستوانە بترسینم ئاژی ژیاناوان و نانێوان نانێ زگەوان و زارەکەوان بخەم بنمە ترسیە من نەخواستوانە ببینم لێ من هەنێک ژوانە جەڕبان من تەلەفۆن ژوان ڕابەکردن یا من گۆ کەک و ئەو دو سێ ساڵ بەریانە هەڕۆشتە دیگۆ کەنگی بەدیگەڕی کە ئەستە ببینم کە ئەم چایەکی بە هاوراوە خۆن کاز بەگەریامە وەرە ئەم هەفتوو بینین نەداهات ئەس چوم هەرێمێندنێ هەرێمە سلێمانی عینی بێ ڕەنگی بوو هەنێکی کێمتر بدبە ڕەوشەوان هەنێکی جدەترە لێ بێوی ڕەنگی بوو تو لێ دنارێ ئینسانێک و بەخوا ڕەوشەمبیر دەبینن ئانجی لە دەرفەتێکی دیگەڕێن و بخوێنن چ دکە دەستپێکە دەچە ناوە پارتیەکی هەتاکو پارتی وی بشینە قۆبرسێ ئانجی بشینە وڵاتێکی دنێ پرانیژی ئەو قۆبرسا پەڕەتی ئەو قۆبرسا تورکیاییە ئەو قۆبرسا بندستی تورکیاییدایە لەور دەدەن خوێندن هەلبکی دیپلۆما قۆبرسی تورکیایی لە هەموو دنیایدا دوو قڕوشان ناینە ئانجی ئێکو هەری زێدا ئەم بێژن دەستێوان درێژە لە ناوە ماڵباتێن سیاسیدا بە پەرەیە پەترۆلێ وانە دشینن ئەمریکای دشینن بەریتانیای دشینن ساربۆنێ دشن لەور دەخوێن هەلبکی ئەوژی تشتێکی ڤاڵایە من چەند جار میناک ئەنیە ئەس گەلە کەسە ناست دەکەم مەسەلەن لە زانینگەها هەری پێشکەتی هەری بەبەها هەری گران بەها لە ئەمریکای خوێندیە هاتیە vê derê xwastiya li vê derê karekî bike lê li dîplomawî nerîne gotina em dîplomên van zanîngehana berastî jî pir cêbaweriyê nîne tu dewarê praktîkî de çi qasî qabiliyetê tê kar heye em nizanin me gelek carna ew kes dîtine ku li wan zanîngehane de xwêndine lê gava ku mirov tê ser praktîkê ew nekarin karekî bikin هەرێکی زێدە دانە و لەوێ زانینگە هەیە دیپلۆمە ئاینە ڕاستە لۆماژی کەکە وەرە ڕۆیەکی فلان ڕۆی وەرە ئەم تێستێکی دکەن ئەو تێست پرانی جاران هەفتە سەعاتان دەکشینێ تێستێکی پڕپڕ مەزنە و پڕپڕ گرانە لەوێ تێستێت و سەرکەتی ئەم تەقبول دەکەن بلا دیپلۆمێتەژی نەبە لەوێ تێستێت و سەر نەکەتی ئەم تەقبول ناکە بلا هەزار دیپلۆمێتەژی هەبە بێجا چ دەخوازن ببێژن نەها لە کوردستانە عێراقێداژی یەک و فۆرسێ بە دیپلۆما لێ دەخن دەبێژن دیپلۆمامە هەیە من لە فلان زانینگەهەیە خوێندیە من لە فلان تشتی خوێندیە یەک دچند مەسەڵ هەموو لێ دەناری ئەوێن کو نێزیکی پارتیان چنە زانستە سیاسەتی خوێندن باشە زانستە سیاسەتێک چییە چما لە چین
لە تایوان حتا نەها لە ئەوروپایژی پرانی ئینسان دچن ئینفۆرماتیکا دەخوێنن، تەکنۆلۆژی دەخوێنن، زانستا پیشەسازی دەخوێنن، زانستا و چی بچێ بکەن دەخوێنن. ئانجی هەگەر و ئینسانێکی پڕ مرۆڤ پەروەەر بە دچە زانستا دەرمانسازیە دەخوێنێ، زانستا ئەم بێژن تەندروستیا بایۆلۆژیک دەخوێنێ. لێ لە جەممە دوو تشتە ئینسانێک و هەنێکی فەقیرن لێ قابلیت تێوانی خوێندنی هەنێکی هەیە، دشن زارۆکی خۆ دەدەن خوێندنێ بژ بۆی و ببن دکتۆر، ژ بۆی تەنێ لە دکتۆریەدا پارە هەیە، ڕاستیدا تاڵان هەیە، تاڵانیا میدیکەمەنت هەیە، مافیایە میدیکەمەنت، میدیکال مافیا هەیە، ژ بۆی لە وردا نەقانون هەیە، نە سندیکا هەیە، تشتێکنینە و دکتۆر بوویە توجارە هەری مەزن. ئێدنێژی وەک من گۆت دچە زانستی سیاسی دەخوێنە، هەڵبووکی گاڤک و زانستی سیاسی بخوێنی چ قاسیژێ بخوێنی، گاڤک و تو ستەی سەر تەلەڤیزیۆن دەخوێنی، تو مەجبوری میلەت حەماقەت بکەی ژ بۆی و بەرژەوەندیە پارتیاتە دەخوازە تۆ هەمی گوناحی خۆ بخەی سەر سوکرا بەغدایە. هەڵبووکی بەغداد شتەڕا نەگوتیە تو 30 ساڵە چمە فابریکەیتەنینە، بەغداد شتەڕا نەگوتیە تو 30 ساڵە چما تەنێ پترۆلێ لە بن عردێ دەردەخێ هەمی زەوی کونکونی کریە پترۆلێ دەردەخێ ئەو پترۆلی بە تاڵان و بە هەرزان دەفرۆشی. بەغدای نەگوتیە چما مافێ مرۆڤان دەنافتە دانینە، بەغدای نەگوتیە تو چما ئەحماقی نەوسە. یعنی ئەف پرزگرێکێکی پڕ مەزنە کام ڤەگەڕێن سەر مژارە خوا، یعنی سەر مەسەلەیە باندۆرە گوتارە عسکەری و گوتارە مەزلومیەت. یعنی من گوت لە هەنێک جیاندا گوتارە عسکەری و مەزلومیەت، یعنی لە هەنێک جیاندا شەرتە فەرزە، یعنی مرۆڤ گاڤک و مەجبوری شەڕ ببە میناک لە ڕۆژ ئاوا تو شەڕ ناکەیت، تو مەجبوری شەڕ بکەینەوە، تو شەڕ نەکەی چ دەبێ ئەو چەتەیەن ئوسۆ SMO ئارتێشە نەتەوەی یا سووریایە و گرێدایە تورکیانە بێن هەمی زارۆکێتە تەجاوز بکەن، یانی تو مەجبوری خوێن بدەیت و مەجبوری شەڕ بکەی. ئەم بەسافەیەکی ناکەن ژ بۆ ناوێ ئەدەبیاتێکی پێویستە، ئەم بەسا وێژی ناکەن و دا هەمان دەمێدا مەزلومیەت تو دیکاری وێ مەزلومیەت تێژی حتا جێکی بەکاربینی لێگاڤک ڕەوشەمبیرێتە پاشە ڕەوشەمبیرێتە ژ بێک ڕەوشەمبیر گەرەک وسانە بە ڕەوشەمبیر کەسێکە و قوتیکە ڕەشک دشکینێ لە دەرڤەیە قوتیکێ بلاک بۆکس داخفە، مەجبور نینە ئەو چارچۆڤەیە و پارتیەن سیاسی ئایدۆلۆژیەن سیاسی ئایدۆلۆژیەن و لە ناوە جڤاکێدا حاکمن ئانجی خیتابە حاکم دە ناوە جڤاکێدا دووبارە بکە مینا قازان ئەو نەڕووناکبیرە هەزار دیپلۆمێویژی هەبێ ئەو نەڕووناکبیرە ئەو زانا بەژی ئەو دیسا نەڕووناکبیرە ڕووناکبیر ئەوە لە دەرڤێن با قوتیکەن ڕەش باخە تشتێن دەناوە قوتیکە ڕەشدانە تشتێن و هاتنە مەقەدەسکردن وانە بکارە بە ڕەخنە بکە تشتێک و زەرەرێوی هەیە بێژ پرسیاران لەسەردینە لێ تو لێت نەڕێ ئەو بە تایبەتێژی کەسن خوخوا وەک ڕۆژنامە نویس دەبینن، هەم ڕۆژنامەنی نویسێ تەلەڤیزیۆنێ پارتیان هەمژی ڕۆژنامە نویسێن سۆسیال میدیایی و تو لێ دنەڕێ بەڕاستیژی بەڕاستی ئەو خیتاب یعنی پەرە بەوێ خیتابێ دەدەن ئەو خیتاب مەزن دەکەن و نایدن ئەو خیتاب ئیدی هەنێکی لیمیتێوی هەبە بەردەوام ئێن و کوردێن تورکیایە بووگن چۆک گەلشمەوار چۆک سایدە گەلشمەوار فلانە کەس ئاچقلەمە یافتی فلانە کەس ئاچقلەمە یافتی ئیدی بەردەوام مژارێوان ئەوە ئانجی ئەمریکا کۆنڤۆیەکشان ئەمریکا 6 عەرەبە شاندن ئەمریکا 6 تڕێلە شاندن ئەمریکا سیلاحشان هەموو مژار ئەوە ئانجی گەریلا لێخست 10 چەتە کوشتن 30 چەتە کوشتن هەموو مژار ئەوە هەڵبووکی ڕۆژنامە نویسێک چه قاسی گرێدایە نەتەوەیە خۆشی بێ چه قاسی گرێدایە مەسەلەیە میلەتێکژی بێ کارێوی نەئەوە و بەردەوام لە سەروان تشتانە باخفە ئان ئاگاهیان بدێ میلەت بیلگی وێریۆرە ئاگایان دەدەمتە چه ئاگایان دەدەی و میلەتژی کەتیە پەی وێگاڕانێ بوویە بەشێک لە وێگاڕانێ ئەو نە حەقارەتە ئەو ڕاستیەکە لێ بنەڕێن کەسێن و دەبێژن یعنی لایفێکی بەدەکە ڤیددیوەیەکی چێ دەکە و ئەو ڤیددیوێوی تەنێ لەسەر بنگەها هەنێک ئاگاهیان ڕۆژانەیە میلەت لەوی دنەڕێ هەڵبکی تەمام ئاگاهی پێویستن نوچە پێویستن لێ تەلەڤیزیۆن ji بۆی چ چێبوویەمە ڕۆژنامە ji بۆی چ چێبوویە
ئاژانسێکی مینە ڕۆیتەرز و بە هەمی زمانە دنیای هەیە ji بۆی چ چێبووە تو قاسی خەنتاڵی تا چاوێتە لە هیوایە و لە فلان و فلان و فلانە ڤیددیوەکی شتەڕەفەکە و نوچیان بە ئەکسنتێن خۆ شتەڕا ببێژە تو چما ناچی بەخۆ لەوان نوچیانە بنەڕی و پشت ڕاجی لێ بنەڕە لە سوسیال میدیایی کەسێک هەبوو کوڤان نوچیانە تشتێن پشت پەردێ ئانالیز بکە لەویژی گۆدار بکە لێوی ناکە لۆ ماژی تو لێت نەرێ میلەتجی بوویە بەشێک ژێ گاڕانێ ئێک و شڤانتیە دکا ji بۆی vî گاڕانێ ڕۆژنامەڤانên تەلەڤیزیۆنên پارتیان و ڕۆژنامەڤانên سوسیال میدیایە و کەسێن و ناو لەخۆکردنا ڕووناکبیر مثەقەف ئانجی ئایدن بەوی ڕەنگی میلەت ناگێژە جێکی بەوی ڕەنگی تو نەکاری نەتەوەک تو ئیدایە ناسیۆنالیزمێژی بکەی تو نەکاری بێژی نەتەوەک بەوی ڕەنگی دگێژێ ئارمانجاخوا ji بۆی ku وەک من got divê xîtaba xwîn xîtaba mezlûmiyet xîtabeta şer û xîtabeta siyaseta rojana gelişme var çok sayıda gelişme var gerîla vurdu pêşmerge lê xist dewir de tu pêşiya zanist digirê pêşiya şiyariya millet digirê û gênc bevî rengî gênc jî ehmeq dibin dikevin nav wî garanê gênc nikare 10 سال 20 سال پێش یاخۆ ببینێ ببێژە کە ئەس هەرم لە زانینگەهێکیدا ئەژی فێری معریفە ببم و فێری تەکنۆلۆژی ببم و بەوی ڕەنگی ئەژی مینە تایوانیان هەبوو ناخۆ ji بۆی جیهانێ ئیسپات بکەم ji جیهانێ ڕاببێژم ئەگەر و ئەز نەبم تێزەرەر بکەی ئێنەها ئێمە چاوا دکەن یامە کوردن عراقی دەبێژن کە ئەم لەسەر یعنی ئەوسا لێ نەڕن و کوردستان زەڤیەکی ڤاڵایە ژغەی نیوان کەسێک تێدانینە ژغێنی ماڵباتە تاڵەبانی و ماڵباتە بارزانانی کەس تێدانینە لۆ ماژی دەبێژە ئەم چەند کۆمپانیایەن ئەمریکی بینن بلا پەترۆلێ ژمەرا دەرخەن گرێبەستێن بێمەعنا کۆنتراکتێن بێمەعنا کۆنتراکتێن نازانستی بەوان ڕاچێ دەکەن و ئەم پەترۆلێ لە ڕێکە تورکیایە ئەو بکەن لێ عەردێک و تو تێدای زەڤیەکی نەڤاڵەیە لینگی هەر کەسی لەسەر زەڤیەدا هەیە لینگی عراقەیە لینگە ئیرانەیە لینگە تورکیایە لینگە ئەمریکایە فەڕەنسایە و لینگە نەتەوێن یەکگرتو هەیە یا داهامان دەمێدا تو بەوی ڕەنگی تو نەکاری سیاسەتە ناودەوڵەتی بەرەو پێش ببەی لێ گاڕانێمە ڕەوشنبیرێنمە سوسیال میدیایێمە یوتوبەرێمە چ دەکردن چەپەک ژەوەڕانێ دەخەنەوەسە نەهاژی هەگەر و ئەنجام وەربگرن و لەوێ ئەنجامێدا ڕۆژنامەڤان بەکاری هەفتەی 8 دۆلاری بخێ بەری کاخۆ و لە بەرلی نێژی سۆسیالێکی بستینێ دیسانژی ژوانە پرۆپاغەندە دەکا هەلبکی ئەف زەوی نەڤاڵایە و تو نەکاری لە سەرێ بنگە سیاسەتە ناودەوڵەتی پێش بخێ ئەف تێوێ معنایەت تو لە سیاسەتە ناودەوڵەتی تشتێک فام نەکری بزانە عراق چوو بە یەک شکایەتی لە دادگەها پاریسێ ئەو هەمی ڤاڵا دەرخست و نەها دەینێ وان کۆمپانیایەنە هەمی گەرە کورد بدەن ناچمە موچەخۆر مەئمور کارمەندێن کوردستانی موچە ناستینن موچە نادەنوان موچە لە بەغدایە تێ لێ نادەن چما ji bo ku beşekî wî mecbûrin bidin van ew bidrêv û kompanyayên Emerîkî û Brîtaniya ew bidrêv û kompanyayekî ne piranî jî ew kompanyayên qaçaxçî ne ew jî ye yanî kompanyayeka ku sedî sed girêdayî qanûn û yasayên navdewletî ya tîcaretê nîne لە ڕۆژئاوا jî ew hene loma jî gelek carna dibêjim me tirsiyên li ser Rojava heye ne ew ku SMO USO an jî Heyetû Tehrîrî Şam dikarî êriş bike an jî êriş nake ew ê zyatir me bikujin an jî em ê zyatir wane bikujin me tirsî ne ew e me tirsî ew e ku min li jorê de di navbera nîv saetî de behs kim gelo ew jî derbasî vê dibin ji bo xîtabet dîsa ew e helbikî Rojava dikarin ha ew tekiliya wî xweş bi Ferensa re heye بە بەریتانیا ڕایە هەیە بە ئەمریکا ڕایە ڕۆژە یعنی ساڵانە دکاری هەریکەم 300-400 کەسی بشینێ گەنجان بشینێ لەوان زانینگەهانە بخوێنن و فێری تەکنۆلۆژیا ببن تەکنۆلۆژیا ئینفۆرماتیکە تشتێکی دێ نەخوێنن علوم سیاسی و زانست سیاست بلیمی و سۆسیۆلۆژی بلیمی و تشتانە نەخوێنن تەکنۆلۆژی بخوێنن معریفە بخوێنن ئەو بەسە یعنی بەوی ڕەنگە ئانجی خیتابەت ئەمە کو ئەم دەخوازن لەسەر کار بکەن
مثلا لروج افاجي لباشورجي اوا والله ام لشونا دنياي دا شر داعش ديك ام لشونا دنياي دا شر اسلاميا تنهاجو ديك تمام او حتى جيكي ديكارن تبكاربين لي بشتي جيكي اشترى دي ببيجن عشكلا ببيجن يوت ما تو تشتي ما تو بروكسي ما تو عسكرين بباري قرتي كري قرتي توجي خلكي را شر دكي جبو يكو كسي كوجي خلكي را شر بكاش جرا دي بيجن عسكري كري قرتي تشد ببلا بابا نافيوي او لا ليتراتور نافيوي او لو ماجي كريك براستي ادبيات هناكي ليميتيوي هبي هناكي درجيوي هبه وملتجي لفيك الشيار به كسنكو تاني لسرفي بنجه حقان دكان لسرفي بنجه فيديو انشا دكان لسرفي بنجه سياسة دكان ستوبك يبقى عندك يعني تمام جرينجا وزير درفي اسرائيلي بكردك على تلفونك دكي تمام نوتشيك جرينجا لي حمو هيفياتا حمو جياناتا او به شي يعني بريا بنجي صالي لتشاين كردستان العراقي لهالقرد لزوزك لهندرين نوزيري درفه بالتليفون دا خفت قلنا القروماي يعني سر فرمانداري قشتي قائد الفيلق وتشتن وسع ين اسرائيل دهات نفان شيانا بابيش مرقين را شر ذكر بابيش مرقين را شر ذكر جبويكو عبد الكريم قاسم لسرد الصلاة دارية بو عبد الكريم قاسم روفكي نزي كردان بو از باورم باوي اندياوي الشيعة بو يكجي سني بو لي مروفكي دجي اسرائيل بو وكسكي تشاب خواز بو نزي يكتيا سوفيتا بري بو لو ماشي اسرائيل شاين ايراني دخواستن بخنج بيكو ايديولوژيا كوماري خوازي پشتی تورکیه لناو عربان جارای کمین بو ایدئولوژیا کوماری خوازی دخواز بین ناو ولاتین روشنات بافین ایران جدی ترسیا ایران پادشاهی بو لو ماجی شکرن کرد لهم بریوی بکار آنین او واک من گوت سرفرماندارن هری بلنتین اسرائیلی دهاتن لوان گندانا لوان چیانه به پیشمرگیان را شرط کرد لگاوه کو قاسم خستن گوتن باي باي كرد دفج كردان بردا جبويكو سر هال شورشا كردان كو جرا دبيجن شورشا كردان بو سدمكو عبد الكريم قاسم بكبه كو حمي ما في كردان جدابون لشوناوي عربين نتاو برست هاتن او صدام يك جوانب يعني بزانا شيبو وعربين نتاو برست سوزدان اسرائيلي كل دجي وان شرناك كونها شوانها الجولاني سوزد اسرائيلي كو دجوناتي اسرائيلي ناكن او نتاو برستن عربجي عيني وساكرن اسرائيل قول باي باي كرد حتى مسعود بارزاني چەند ساڵ پشتیوێک و سەردانێکی هات بوو ڤێننا ئەو عەرەبە ناسیۆنالیست خواستن وی بکوژن بارزان تکریتی خواست وی بکوژە دوو هەڤاڵێوی بریندار بوون ئەو بەخۆ بریندار نەبوو یەک و ئەو خەلاس کرد لە ڤێننا نە ئیسرائیلی بوو یاسر عەرەفات سەرۆکێ بزاف ڕزگاری یا نیشتیمانی یا فەڵەستینی ئەو ڕزگار کرد ئەس زمانە چما دەبێژم ڤانە هەمی تشت ji bo wê dibêjim ku li nava medyaya Kurdan da ku millet kirine garan herî zêde millet li wan godarî dike herî zêde tiştên stratejîk nayên got tiştên rojane tên gotin û xîtabetekî vala têkirin û ew xîtabet jî çi milletan nageyîne mafêwanî sereke mafê tê sereke bi wî rengî pêk tên ku tu ji cîhanê re bêjî ehtiyacê te bi min re heye ji bo her tiştî ne tenê ehtiyacê te bi min re heye ji bo şerê Daişê ne tenê ehtiyacê te bi min re heye ku ez petrolê xwe bi herz bi talan bidem te û li rêkekî naqanûnî bifroşim ehtiyacê te bi min re heye ji bo ku li nava civaka min de mecrife heye takên vê civakê ew kes nîne ku li benda youtuberekî ne gelişmeyan nûçeyan ji wan re bixwîne belkî ew tak bi serê xwe dikarin fabrîka ava bikin bi serê xwe dikarin çîp çê bikin ku teknolojiyaya hemî dunyayê li ser vê bingehê pêk tê heta bernameyekî din silav û rêz dem baş hêvîdarim ew bername hinekî faydeya wî dabawe li kerema xwe li hemberî wê hûn jî hewl bidin kanalê me abone bikin subscribe bikin like bikin bi dû peyvan jî bî tiştekî binivîsin û ew dibe sedeme ku ew tiştê ku em li vir dibêjin ew rexneyê ku em li vir dibêjin rast e naça xweşiya gelekan lê ez bawerim kêm ta zêde faydeyekî wê hebe mirov gerek guhdarî tiştên xweş neke guhdarî tiştên
نەخۆش بکە. گەلێک جارنا تشتێن نەخۆش فایدەیەوی ژ تشتێن خۆش چێترە. فارس دەبێژن میسالێکی فارسان هەیە دەبێژێ دوژمنێ خۆ سەرێ دوژمنێ خۆ بە خەنجەرێ ژێمەکە سەرێ دوژمنێ خۆ بە شەکر و شەکراو و پەمبۆیە ژێ بکە. سلااو ڕێز.